خەڵگەڵێ ئەکڕۆزێتەوە بڕواتان هەبێ ناکڕۆزێمەوە هیچ هونەرمەندێک نییە بڵم ژیانی خۆشە هەموو ئاوا بە چەرمەسەری بەخوا من یەک ژیانم هەیە خەڵگەڵێ ئەکڕۆزێتەوە بڕواتان هەبێ ناکڕۆزێمەوە بەس داوا لە حکوومەتی هەرێمەکەم بەهانایەکمەوە بێت کوڕە 2 هۆدەی گڵم بۆ بکات کوڕە هاوکاریەکەم باو قەرز و قۆڵێم بۆ باتەوە حکوومەتی هەرێم داوا لە تۆکەم ئەمە ژیانی منە. باشە هونەرمەندێک پێویستی بەوە هەیە کە داوا لە حکوومەتی هەرێم بکات پێویست ناکە حکوومەت خۆی وەی دابین کە ئەمە وڵی بڵم چی یعنی ئەگەراوە بەڕێزێکتان بێن مقابلەیان لەگەڵا بکەن و بەسەریان بکەنەوانێ و تا ئەویش بیبینێ و بیبیستێ خۆ بەخوای تر ناشکوری نەبێ ئەم حکوومەتی ئێمە لە چاو لەبەر هینی هونەرمەندان نازانم گوێی نییە نابیستێ ئێمە ئاوا داما و قوڕ بەسەر بووین